تۆ ئێستا خۆ وەکو خۆت تەوحید شوە بەناو دڵتا، ناتوانانی دەستبەرداری تەوحید بیت وەک لەشێک کێکێ بینی قەبریە پەرستی زۆرە بیعجایبە چ بیپەرسی، یعنی کێکێ بینی دیموکراسی سەرەخاڵی باشە بووە، یەکێ بینی ئیمان بە تاغوتێنێ و پێڵێ وەلی ئەمر ئەڵی باشە بووەکە، کێ بینی تەجەهومەکە و تەعتیلەکە ئەڵی باشە بووەکە، چی تایە بۆ شێوەی لە قورئان و سوننەدا تۆ دامنێ بەم سیفاتە چی تایە جایبە لێ ئەنجا هەموو دەقە سەریح و صەحیحەی بۆ هێنی دانێ نییە دوان نییە سیان نییە دە نییە چل نییە پەنجا نییە سەد نییە هەمووی تاویلێک یەکا و ڕەتیەکاتەوە باش ئەمە بووەکە باشە سێرە لێ سێرە لێ نییە وشربوا في قلوبهم خۆت چوە بەناخیان یعنی یا جاری وایە سەیرێکی باشە بۆ خۆی بەکوشتەیە بۆ ئەم تاغوتە وایە نا باشە بۆ پارەی خۆی بۆ سەرفەکە باشە بۆ لەم شار بۆ شار بۆ هێڕوە وایە نا بۆ لەم وڵات بۆ وڵات بۆ هێڕوە سەیرە لێ یعنی وای لێ هاتووە لەبەرەوەی کە چووە بەناخی دڵیا خۆشەویستێکی وی ئینسان وریا بێ شرک داخڵی دڵی نەبێ کە بەڕاستی خۆی جێگیرەکە و نایەتە دەرەوە هەتا نەیباتە ناو جەهەنەم